ئەمە چار طریقەمان هەیە. چار طریقەمان هەیە کە دێنێ مهرەبانی لۆ خۆ زەعیفکردن، یعنی یارمەتی دەدا زەعیف دێت. هەر یەکەشیان سوودی هەیە، زەرەری هەیە. هەر یەکەشیان هیچ شتێک نییە هیچ زەرەری نەبی، نییە شتی ئەو هەلە، هیچ شتێکیش نییە هەمووی زیان بیتن. ئەوانە طریقەنە، اختیارەکە دەدرێتە خۆت. ئەمە دەرێن سێ طریقە یەکەمان باس کرد. ئەگەر لە سێ طریقە یەکەم نەجاحەتت دەهینە ئەو زدی یەکنەما لەکنەمە. ئەمە چار طریقەمان هەیە. طریقەی دوانی بە عملیاتە، دوانی بەبێ عملیاتە. ئەو دوێ بەبێ عملیاتە پێی دەرێن باڵۆن. باڵۆن دوو نەوع باڵۆنمان هەیە، باڵۆنی زیرەکمان هەیە و باڵۆنی ئاساییمان هەیە. باڵۆنی زیرەک لە بۆ مدەی 3 مانگان یارمەتی دەدا زەعیف ببیەوە. لۆ مدەی 3 مانگ یارمەتی دەدا زەعیفە. کەس بە باڵۆنی زەعیف نابیتەوە، عالم بە نەخواردنی زەعیف دەبیتەوە. باڵۆنی ئاسایی لۆ 6 مانگی یارمەتی دەدا زەعیف ببیەوە. یارمەتی دەدا، یعنی بە باڵۆنی زەعیف نابیەوە، یارمەتی دەدا زەعیف ببیەوە. وەکو ئەوەیە پاتری سیارەکەت ئیش ناکا لادەی پێشانەوە بوو، خەڵک پاری پێوە دەنا، خۆ بۆ پاردانەی ناڕوە، بەزەوە پاردانەی سلفی یارمەتی دەدا، یارمەتی دەدا ڕجاءن جوان تێ بکەن. و ئەمن کە گوتیتم نە عملیاتەکانی پێشتر نە باڵۆنەکان ئەمە پارەم وەرنەگرتێ لۆ خۆم، لۆ مار و منداری خۆم بی بە مۆمارێکە برێمەوە ئیشم کردیا. ئەمن ئیشم زۆرە، مەزدەری داهاتم زۆرە، ئەوەم کردیتە خێر. ئەمن باڵۆن و مەعیدەبڕینم کردیتە خێر هەر لە ئەوەلیەوە. ئەو ئیسعافی ئێستا لە خستخانەی مهرەبانی خزمەتی خەڵکی دەکا بە پارەی ئەو عملیاتانە بوو کە ساڵی یەکەم کڕی. ساڵی دووەمیش حسابات دەزانیتن هەستم خزمەتی کارمەندەکانم پێ کرد. یعنی ئەمن زیاد هەر ساڵێک 5 دەفتەرم کردیتە خێر لە ناو خستخانەی مهرەبانی. ئەلۆ پارانێک کە بەدەستم دەهینە کە حەقی خۆم وەکو دکتۆر لێر وەرم دەگرت، لەکن محاسبی کۆم دەکردەوە. ساڵی یەکەم ئیسعافەکەم پێکڕی و هەندێکیشم یەخستە ناو پشتی خێری. ساڵی دووەمیش خزمەتی کارمەندەکانم پێکرد، چونکە ئەمن مهرەبانم لەگەر نەخۆشی مهرەبانترم لەگەر کارمەند و دکتۆرەکانی خۆمان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.